بەخێر بێ مامەگیان سەلامەت بیاخۆ چەندەم جارتە بیتە نەخۆشخانە؟ یەکەم جارمم. چۆن بوو ویستت کە بیتە ئەم نەخۆشخانەیە؟ چۆن بۆ ئەم نەخۆشخانەیە هەڵبژار؟ کوڕێکمان کلیە عملیات کرەوە هاتوین سۆندە و شتی لێ دەرێنین سۆندەی تایە. چۆن بوو لە ناو هەموو خەسەخانەکانی هەولێر ئەم نەخۆشخانەیەت هەڵبژارد؟ ئەو نەخۆشخانەیە بە دکتۆر زبێرمان هەر بژاردووە بۆ ئەوە هاتووەت نێرە. پێمان باش و پێمان دکتۆری چاکە دکتۆری لە سەرخۆر ڕێک پێکە. چیت هەیە بۆ ئەو خێرخوازانەی کە پشکی خێری دەکەڕن لە میهرەبانی؟ وەڵا دوعای خێریان بۆ یەکە چمانە بێ. کارێکی باشە؟ بەرێ عالمێکی زۆر ڕووی تەیەکا و ئیشکاری عالم زۆر بەڕێوەیە بن و چاکەوە عیبی نییە و نەخۆشەکەتان ئێستا چۆنە؟ وەڵای باش دەبێ ئینشەڵڵا باش دەبێ ئینشەڵڵا سەلامەت بی یاخۆ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی